کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای ڕانیا داوای بەستنی کۆنگرە یەکێتی لە کاتی خۆیدا دەکەن و پێیان وایە نوێبوونەوە و بەستنی کۆنگرە یەکێتی خزمەتی زیاتر بە حزبەکەیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات. ضرورەتێکی یعنی ئەوەیە کە لەم وەزعەیە لەم زروفەیە کۆنگرەی خۆی ببەستێەوە هەرچی زووە کارەکانی کۆنگرە تەواو بکەوە بڕیار لەسەر کۆنگری بەستنی کۆنگرە بدات چونکە هەم قۆناغی ناویەکێتیوە هەم ئەو مەرحەلەی کە ئێستا یەکێتی پێدا تێپەڕ دەبێەوە هەم غیابی خوالێ خۆشببوو سەرۆک مام جەلال ینی لە ناویەکێتیدا ئەوە دەخوازێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ببەستێەوە بە سیاست و بە ئیشوکارەکانیدا بچێتەوە. ئەمە وەکو خوێندکاران و گەنجان یەکێتی پێمان وایە کە کۆنگرە یەکێتی لەم کاتەدا زەرورەتێکی مێژوویە و هیوادارم بێتە هۆی بژانەوە و نێبوونەوە یەکێتی. ئەندامان و کادرانی یەکێتی پێیان وایە پێویستە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی پەلە بکەن لە بەستنی کۆنگرە و نوێبوونەوەی یەکێتی و پاراستنی چەپکە گوڵەکەی سەرۆک مام جەلال. پێویستە بەڕاستی یەکێتی بە بەرنامەیەکی نوێ بە وزەیەکی نوێ بە توانایەکی نوێ هەستێتەوە و بڕیاری بەستنی کۆنگرە بدە بڕیارێکی جەریئانە بدە بیرەوە نەکاتەوە چەندەتی چەند کەس دێنێتە کۆنگرە بیرۆ بکاتەوە چۆنێتی ئەو کەسانێک کە دانێتە کۆنگرە ئەو کەسانی کە ئەرک و بەرپرسیارەتی یەکێتیان پێدەست پێدرێ ئەو کەسانە کە لە ئاستی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بن. وەکو کادیران و ئەندەم و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان باشە یەکێتی هەتا زووە کۆنگرەیەک ببەستێت لەم کۆنگرەیەدا بڕیار بدرێت کە سەرکردایەتیەکی نییە یاخود ئەنجومەنی بڕیاردان دروستکە. ساڵەن دۆخی ئێستا گەڕانەوەی کوردستان ئاوای لاتەوە کەوتێتە ئەم قەیرانەوە باشترین شەرگە یەکێتی بیری لێ بکاتەوە کۆنگرەیە کۆنگرەیە بکە نێوماڵی خۆی ڕێخاتەوە. ئامانجی ئەندام و لایەنگر و کادرانی یەکێتی بۆ بەستنی کۆنگرەی حزبەکەیان لە پێناو نوێبوونەوەی یەکێتیە تاوەکو لەم دۆخەستیارەدا وەک چۆن لە ڕابردوودا یەکێتی وەک هێزێکی کاریگەر و بڕیار دەربووە لە ئێستاشدا بتوانێت بە بەستنی کۆنگرە و خۆ نوێکردنەوە کاریگەر و ڕۆڵی گەورە بجێڕێت لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.